عزیزان بەڕێزان خۆشەویستان وە دیارە دیسان هەڵدەستین بە هەنگێکی خەنزیرانە ئەمە هەنگە بە بۆنەی لەدایک بوونی کاکا عومەری وەستا محەممەدی خۆشەویست ئەمە هەنگە دەڕازێتەوە لە بەرواری 19 چاری 2019 بنای وەستا محەممەدی خۆشەویست بە خێراتەی هەموو میوانە بەڕێزەکان دەکەین لە گەورە هەتا گسکە لە گسکە تا گەورە وێنەگەری زۆر خۆشەویست وێنەگەری بەناوبانگ کاکە هەڵمەند مەنتیق ئوستاز ئەمە هەنگە دیارە دەڕازێتەوە لە ماڵی برای خۆشەویست و برای بەڕێزم کاکە ڕەشاد عەلی عەدۆی خۆشەویست لە مەزرعەی کاکە ڕەشاد دووبارە و سێبارە بەناوی وەستا محەممەدی بەخێر بێن سەر و سەرچاوان ئۆڕک کاکە سەمیر هەولێری بەدەستی زێڕنی بەدەست جیبراتان سەپان هەولێری فەرموو ئێوە و فەرموو دیارە کاکە هەڵمەند یاریدەری لەگەرە کاکە هیمدادی خۆشەویست تەمەند درێژ ئینشاءالله سەرکەوتوو من نازارگی لندم دایای گلمی داخی تنیای ما خامان من نازارگی لندم دایای ئاگوڵم داخی تەنیای ما خامان من دڵنیامی ئەم زارەیان ئاخ دامرم سەفەری ماڵاوای ماڵ من دڵنیامی گوڵەیە هەوزارەیان دەمرم دوای من دوای مە دوای مە دوای مە ئەم گۆرانیا هەڵمەند ئەم گۆرانیا لە سەداوەکاری وەستا محەممەدی خۆشەویست دیارە سەداوەکاری خۆیتی پێشکەشی دەکا بە هەموو میوانە بەڕێزەکانی وەداری مەدرێن هاک لە دەستی ئەو زەمانە پیر بووم هاک لە دەستی ئەو زەمانە پیر بووم زەمانێکە بەدەستی خەم دیلوەزیر بوو زەمانێکە بەدەستی خەم دیلوەزیر پێشکەشە بە کاکە عومەر
خمسەری لێ سپی کردم بشم سەماوە خمسەری لێ سپی کردم بشم سەماوە ئەوای خۆشی یە لە دنیا لە دەستم داوە ئەوای خۆشی یە لە دنیا لە دەستم داوە فەلاک دەورانت بسوڕێ بۆ وەڵی کردە فەلاک دەورانت بسوڕێ بۆ وەڵی کردە پیری هێرشی بۆ مێرا بەدەستم مێردە پیری هێرشی بۆ مێلا بەدەستم بێردە حەق لە لاستی ئەو زەمانە پیر بوو پیر بوو پیر بوو وای لە داستی ئەو زەمانە پیر بوو پیر بوو پیر بوو زمانێکە بەدەستی خەم دیل و ئەسیر بوو زمانێکە بەدەستی خەم دیل و ئەسیر بوو گۆرانیا تایبەت پێشکەشە بە وەستا محەممەدی خۆشەویست دیارە لە سەداوەکانی خۆیتی